بەناوی خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکە کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بەڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تا کۆتایی بینەری بەرنامەکەمان. بەڵێ ئەم کاتتان باش بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و لە کامەرانی و ئاسوودەی دابژین. ئەمڕۆ سێتەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژ دەڕازێننەوە و لە سێتەوەری جیاوازدا بەرنامەکە پێشکەشی ئەوەی عزیز و خۆشەویست دەکەین. تێکچوونی بنەما پەروەردەییەکان لە کۆمەڵگەدا چه زیان و ئاسەوار و کاریگەریەکی خراپجێ دەیڵێ بەتایبەت کە ئێمە ڕۆژانە بینەر و بیسەری ئەو تاوانە کۆمەڵایەتیە قێزەونانە دەبین یا شیرازەپسان و هەڵدێران و بەرەو هەڵوەشانەوە چوونی خێزانەکان یان ئەمەمانی ئەو بەها کۆمەڵایەتیە جوانانەی کە لە کۆمەڵگەی کوردی هەر لە دێر زەمانەوە لە باو با پیرمانەوە بە کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام بە ئێمە گەشتون تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ. هەروەها ڕێکاری بردنەدەرەوەی ئۆتۆمبیلی کەسی یا ئۆتۆمبیلی شخصی بۆ کۆماری ئیسلامیێران وڵاتانی دەرەوە تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێ کە بزانین ئەو ڕێکارانە چین کە گەشتیار یا هەر کەسێکی یاسایی ئۆتۆمبیلەکەی بە مەبەستی گەشتکردن بە مەبەستی سەردان بە مەبەستی چارەسەری پزیشکی دەباتە دەرەوەی وڵات یا دەرەوەی کوردستان. هەروەها ساتێک چالاکی گروپی چەند ساتێک لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکان کە گروپێکە بۆ بەسەرکردنەوە وەکۆڵێ دڵخۆشکردن یا بە جۆرێ لە جۆرەکان ئاسوودەکردنی خاوەن پێداویستە تایبەتەکان کە لە هەموو کە زیاتر پێویستیان بە ناز و خۆشەویستی و محبەت و سۆز و یارمەتی و هاوکاری ئێمە هەیە لەگەڵ ئەو بڕگە هەمیشەیانەی کە لە سەرەتای بەرنامەکە و بەرنامەکەمان دەڕازێننەوە هەروەها لەگەڵ کۆمەڵی ڕاپۆرت و زانیاری بەسوود بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادەکردوون. بەڵێ عزیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەمشار و شارەچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان بڕگەی دووەمی بەردەوام و هەمیشەی بەرنمەکەمان بریتە لە نرخی دراوەکان کە بۆ هەر یەکێک لە ئێمە وەکوڵێ گرنگکە بزانین نرخی دراوەکان چ گۆڕانکاریەکیان بەسەراتێت واوانەشی کە بە نسبەت ئێمەوە گرنگن لەو زانیاریەدا پێشچاویەوەی عزیز و خۆشەویستی دەخێن. لا بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆژدا ڕوویانداوە. بیستی هەشتی ساڵی 1940 دامەزراندنی کۆمەڵی ئیسلامی پاکستان لەلایەن نووسەر و بیریاری ئیسلامی پێشەوە ئەبوو ئاعلای مەودودیەوە
پێشەوە مەودودی هەم خۆی و هەم حیزبەکەشی ڕۆڵێکی کارە و کاریگەریان گێڕا لە بێدارکردنەوەی موسڵمانان لە مەکر و پلانی ئەوروپا بەرامبەر بە جیهانی ئیسلامی، هەروەها بوونە بربەستێکی پۆڵاین لە بەردەم لافاوی هزری و ئەخلاقی ئەوروپا بەرامبەر بە جیهانی ئیسلامی دوای ڕمانی خلافەتی ئیسلامی لە ساڵی 1924دا. 28 ساڵی 1920 برایم خانی دەلۆ لە شاری کۆیا هەستا بە شۆڕشێکی نەتەوەی و جەماوەری دژی هێزە داگیرکەرەکانی بەریتانیا و هەوڵی سربەخۆیی نەتەوەی کوردی دەدا. ئەوەش وەک پاڵپشتیەک دەهات بۆ شۆڕشەکانی شێخ مەحموودی حەفید و کاردانەوەش بوو دژی ستەم و بێدادیەکانی سامی بەریتانی لە عێراقدا کە هیچ مافێکی بەگەلی کورد نەدەدا، بەڵام هەرزوو کۆتایی بە شۆڕشەکەی برایم خانی دەلۆ هات، ئەویش بەهۆی نەخۆشکەوتنی دەلۆ و بەجێهێشتنی بۆ ناو عەشیرەتێکی ناسراوی خۆی و وڵاتی بەریتانیا خەڵاتی دانابوو بۆ ئەو کەسەی کە برایم خانی دەلۆ بە زیندوی یا بە مردووی تەسلیم بکات. بۆ یەکە کۆچی دواییشی کرد بەردەوام بەشێک لە شۆڕژگێڕانی کورد و عەرەب و تورکمان ئێشگری شەوانی گۆڕەکەی بوون تا کەس تەرمی برایم خانی دەلۆ نەبات بۆ ئینگلیز. ئیبراهیم خان هەمیشە ورەی بەرز بوو، تەنانەت بەدەمخەوەوە ڕادەپەڕی و دەیوت خۆتان ڕاگرن لەو شەڕە، شەڕی ئابڕووە، دوژمن بشکێنن، لە خاکە جوانەکانمان ڕایان ماڵن و دەریان بکەن. 28 ساڵی 1963 دوای 2 ساڵ لە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولی مەلا مستەفای بارزانی بەرامبەر بە حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم، ئێزگەی دەنگی کوردستانی عێراق کە زمان حاڵی شۆڕشەکە بوو کەوتەکار و دەستی بە پەخشی ڕۆژانەی خۆی کرد و تەواوی هەواڵ و چالێکەکانی شۆڕشی دەگەیاندە ناوچە جیاوازەکان و چەندەن نووسەر و ئەدیب و شاعیر بەرهەمەکانی خۆیان لەو ڕێگەیەوە بڵاو دەکردەوە. سعید ناکام و هەژار و هێمنی موکریانی و ئەحمەد دەشتی و فەڕەنسۆ هەریری و شێرکۆبێکەز لە دەنگە دیارەکانی ئەو سەردەمەی ئێزگەکە بوون. 28 ساڵی 1940 بیرمەند و داڕێژەری فکری شوعیەت و یەکێک لە سەرکردە کارامەکانی ئەو حیزبە، لیۆن ترۆتسکی لە وڵاتی مەکسیک لە کردەیەکی تیرۆریستیدا بریندار کراو، بۆ ڕۆژی داهاتوو بەهۆی سەختی برینەکەیەوە کۆچی دوایی کرد. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەک ئاماژەمان پێکرد بریتیە لە نەمانی بنەما پەروەردەییەکان لە کۆمەڵگەدا، هۆکار و ئاسەوار و شوێنەوارەکانی چییە و زیان و مەترسیەکانی نەمانی بنەما پەروەردەییەکان لە کۆمەڵگەدا چییە. بێگومان قسەیەکی باو هەیە دەڵێ ئەگەر ویستت شارستانیەت و کۆمەڵگەیەکی سەرکەوت و داهێنەر بەرەو ڕمان و بەرەو ڕووخان و بەرەو نەمان ببەی، ئەوە لە 3 کۆڵەکەی سەرەکی و کۆمەڵگەیە بدە کە بریتین لە خێزان پەروەردە ئاین، واتە ڕەمز و سمبولە گرنگەکانی بواری ئاین و پەروەردە و خێزان هەڵوەشێنەرەوەیە بەجۆی لە جۆرەکان لە کەسایەتیان بدە و ڕۆڵیان پێمەدە و مەهێ لە ڕۆڵ بگێڕن. ئەو ساو کۆمەڵگەیە بەرەو داڕوخان و بەرەو شیرازەپسان و بەرەو هەڵوەشانەوە دەچێت. بێگومان ئێمە ئەمڕۆ لە کۆمەڵگەی خۆماندا ڕۆژانە لە مێدیا و لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە بینەر و بیسەری دەیەها ڕووداوی پڕتراژیدی ناخۆش دەبین لە کۆمەڵگەی خۆماندا، لە تاوانە کۆمەڵایەتی قێزەونەکان، لە زیادبوونی ڕێژەی جیابوونەوە و خیانەتی هاوسەرگیری و تەلاق و هەڵوەشاندنەوەی خێزان کە ئەمانە هەمویان بەرەنجامی نەمانی پەروەردەن. بێگومان تەواوی ئاین و ئایدۆلۆژیا و تەنانەت تێزە فەلسەفیەکانیش لەسەر پەروەردەیەکی ڕەسەن کۆک و تەبان کە ئەمە پەروەردە تەنها بەرهەمی ئاینێک یا کەسایەتیەک یان وڵاتێک نییە، بۆیە تەواوی مرۆڤەکان پێویستە پەروەردە بکەنە خاڵی هاوبەشیان لە پێناومانەوە بەردەوام بوون. بۆ مەبەستە بۆم تەوەرە گرنگە کە ئێمە لەمڕۆدا هەست بە نەمانی بنەمای گرنگ و بنەڕەتی پەروەردە دەکەین. میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا نادرکانی کوردەیی زانای ئاینیمان کردو کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و میوانی بەرنامەکەمانەوەی. مامۆستا یان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی.
جەنابی مامۆستا مەلا نادریکانی کوردایی سڵاوی خواتان لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئەمڕۆ بە ئێمەت بەخشیوە کە لەبارەی بنەما پەروەردەکانەوە دەمانەوێت بەرنامەکەمان بۆ بڕازێنیتەوە. بەڵێ بەڕێزان وا دیارە کێشەیەک هەیە پاشتر لەگەڵ جەنابی مامۆستا درێژە بە تەوەرەکەمان دەین ڕاپۆرتێکمان لەسەر ڕێژەی سەوزایی هەیە با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین پاشتر دەینەوە لاتەن لا سەیسان. دار و درەخت و باشە و سەوزایەکان هۆکاری جوانی دیمەنی سەرنجڕاکێشی شار و ئاوادانیەکانن. پاکی ژنگەی هەر شارێکیش پەیوەستە بە زۆری ڕێژەی سەوزایەکەیەوە، هەر بۆیە سەید سادق بە چەند دیمەنێکی ناوازە و دیار و جوانیشی هەبێت، بەڵام هێشتا ڕێژەی سەوزایەکەی نە ڕێژەیەکی سانداری ژنگەییە نەبوونی باخشە و سەوزایشی جێگەی ڕەزامەندی دانیشتوانەکەیەتی. ئیزاع و تەلەڤیزیۆنەکان بڵێ هەرەکێ دار بنێژێ بێن ئەم دارانە کە نێژراوە خزمەتی بکەن بەڕاستی ئەم بیژە جۆرێکە لە خزمەت یعنی ڕێژەی سەوزایی لێرە هەر زۆر کەمە هەر لە ئاس پێویستانیە نەوەڵای ینی هۆکاری ئەوەژە کە ئەوە نەگەرمە بەڕاستی سێساق زۆر کەرم درە باوەڕ بێ حەڵەی سموودە ئەم سێساقە. چالەکانی بواری ژینگەشت لە سەید سادق لەو باوەڕدان ڕێژەی سەوزایی شارەکان کەمە و پێویستە لە پێناو تەندروستی خۆشیان بێت هەڵمەتەکان بۆ شاندنی دار و درەخت فراوانتر بکرێن و لایەنی پەیوەندیدارەکانیش هاوکاری سەرەکی بن بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی. پێوەری شار لەمڕۆدا بڕی سەوزایەکەیەتی چونکە سەوزایی بەرپرسە لە تەندروستی هاونیشتیمانیان لە ناو سیستەمی شارنشیندا و بەدەر لەوەی کە بابەتێکی گرنگە بۆ بابەتی گەشت و گوزار کە دەبێتە هۆی ڕاکێشانی دەستی گەشتیار بۆ ناو ئەو شارانە کە دەبنە هۆی بەرزبوونەوەی ئاستی گوزەرانی دانیشتوانی شارەکەەوە. ئەمە یەکێکە لەو هۆکارە گرنگانی کە هەمیشە شارەکان لە پێشبرگێتان لە دنیادا بۆی زۆرترین سەوزایان هەبێت تا بتوانن زۆرترین بزنس بکەن. شارەوانی سەید سادق دەڵێت خواست و داواکاری هاوڵاتیان لەژێی خۆیەتی، بەڵام وەک هەمیشە دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە نەیتوانیوە و ڕێژەیە زیاتر دابین بکەین و لاوڵدان بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی بەرز بکەنەوە. شاری سەید سادق پێویستی بە بلێنانەوە بۆ لە هەمان کاتا پێویستی بە پرۆژەی خەدەمات و ئەو پرۆژانە هەبوو کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەبوو کە ئەمە ژوای کردووە ئیدارەی شار و شارەوانی زیاتر گرنگی بۆ پرۆژانە با کە پرۆژەی سەرەتایین هەرچەندە پرۆژەی سەوزکردن و گرنگیدان بە سەوزایی و دروستکردنی باخچەیەکە لە پرۆژە گرنگەکانەوە ئەولەویەتیشە. قەیرانی دارایی تەسیری هەبووە چونکە ئێمە پلانمان هەبوو بۆ زیادکردنی سەوزایی نەمانتوانیوە بە حکمی نەبوونی کولفە هەرچەند چەند دەرخستەی کشمان جێبەجێ کردووە بەڵام لە ئاست موحی ئێمانە بوو. بە پێی سانداری گیانی پێویستە ڕێژەی سەوزایی لە هەر شارێک لە 15 بۆ لە 120 بێت، بەڵام تا ئێستا لە شارەکانی کوردستان لە خوارە و ڕێژەیەوەیە. کەمی دارستان و باخشە بە گشتی و کەمی ڕێژەی سەوزایی لە شارەکاندا هۆکارە بۆ نەخۆشیە درێژخایەنەکان و کاریگەری لە سەر نەخۆشیە دەروونیەکانش دروست دەکات. سوێی محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق. بەڕێزان دەچینە لای راپۆرتێک کە باز لە ئەشکەوتی ساوەڵان دەکات لە مەهاباد کە هاوکارمان مەعروف مەجید بۆ ئامادەکردون فەرموون با پێکەوە بینەری. ئەشکەوتی سەهۆڵان ئەمەشکەوتە لە 42 کیلۆمەتری باشووری ڕۆژهەڵاتی مەهاباد و ڕێگای مەهاباد بۆ بۆکان هەڵکەوتووە و دووەمین ئەشکەوتی ئاوی وڵاتی ئێرانە دوای ئەشکەوتی عەلی سەدری هەمەدان. ئەمەشکەوتە کە لەلایەن شارەوانی شاری مەهاباد سەرپەرشتی دەکرێت یەکێکە لە شوێنە گەشتیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. مێژووی مەشکەوتە دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش لە دایکبوونی مەسیح. خەڵکی ناوچەکە بەم ئەشکەوتەیان وتووە کوونەکۆتر. دۆزینەوەی سواڵەتی سەردەمیێشکانیەکان و هەروەها جامی مسی پیسۆزی سەردەمیلخانیەکان ئەوە نیشان دەدات کە لە کۆنەوە خەڵک لەم ئەشکەوتە کەڵکیان وەرگرتووە. گەشتیار بەستگیە هاوینان زۆر شلۆغ دەبێت لە ڕۆژدا بەعزە ڕۆژێک تا 4000 کەس
لە یەک ڕۆژە ئەمە حکوومەت سەرپەرشتی عێراقیان کردیتێ حکوومەت پارە شتی چۆنە؟ والله بیتاقەکەی نەفەری 15,000 تومانە 15 ئەویان شکڵی قارچکە هۆشەوەی مارماسی دەسێت ئەوە شکلێکی سەڵە ئەمانە هەر تەبیعی خۆی وایە سروشتین لەن سروشتیە هیچ دەستکاروشتی نییە بەس گڵۆپ و قادرمەیان بۆ داناوە باقیکەش هەموو سروشتە لەم سنوورەیەوە مەهاباد بڵێن زۆر لەم شێوەی تر هەیە لە ئێراندا دوشونیاوە هەیە یەک لێرەوێژی لە شاری فارسەکان عەلیسەدری هەمەدا ئەشکەوتی سەهۆڵان لە دوو بەش پێگاتووە بەشی یەکەم بەشی ئاوی بە درێژایی 300 مەتر مامناوەندی قوڵاییەکەی 22 مەتر و قوڵترینی شوێنیش دەگاتە 52 مەتر لەم بەشەدا قەندیلەکان بە بیچمی جۆرا و جۆرەوە لە میچی ئەشکەوتەکانەوە هەڵواسراون و هەندێکیان لە گیانەوەرد دەچن و لەلایەن خەڵکی ناوچەکەوە ناویان لەسەنراوە بەشی دووەمیشی وشکاییە و کونەماڵانی پێدەڵێن ئەم ڕووبەرێکە ناوە چەند مەترە چەند کیلۆ 100 متر بە بەلەم دەڕۆن 150 متریش وشکانی هەیە دەواازە شتی چۆنە؟ چەند دەواازە هەیە؟ بەعزەجریایشی هەیە دیتراوەتەوە بەس ئێستا جەماعەت بۆی نییە بچێت 124 ساڵەوە پێش سەبت کراوە بەس لە 2009 جەماعەت بۆی دێ و خدمەتەکەشی دەورەی دووەمی زەمینشناسە یعنی حدودی 6 ساڵ 129 ساڵەوە پێش بێتە دەورانی کێرتاسە بەس ئینسانهای ئەوڵەیەک تێدا بۆ دەورەی ئەشکانیانی تێدا بوو ئەوەشیانەکی فڕۆکە دەچێەوە نوکەکەیەتەوەش باڵەکانێتی ئەمە بۆ هەموو کەسێک هەیە بێتە ناوە یاخود نەخۆشیوانە کاریگەریە بێت وڵای کەسیشکە هەنگە نەفەسیە بێ باش نییە وتیان ئەمە دووتیان دوو ناوی هەیە وایە؟ وڵایی ورودی ئەلف و بێ بوو قەدیم بە ورودی ئەلفیان لە کوونەکوەتر ئەبێ ڕێژ دەڵام کوونە ماڵات چونکە خەڵک قەدیم زندگی تێدا کردەوە لێرە یعنی ئاوی تیا بووە ئەو کاتەش؟ تێدا بوو 100 متر 100 ساڵەوە پێش 1 متر لەسەرتر بوو یعنی پێشتر ئاوی زیاتر بوو زیاتر بوو ئەشکەوتی سەهۆڵان ساڵی 94 هەتاوی بە ژماری 1265 لە ڕیزی ئاسەواری نەتەوەی ئێران تۆمار کراوە ئەمەشکەوتە شوێنێکی خۆش و دڵڕفێنە بۆیە ساڵانە گەشتیارێکی زۆری خۆماڵی و بیانی سەردانی ئەم شوێنە دەکەن دووبارە سڵاوتان لێ بێ خۆشەویستانە و تەوەرەی کە پێش ئەو راپۆرتە ئاماژەمان پێکرد نەمانی بنەما پەروەردەییەکان لە کۆمەڵگەدا کاریگەری و ئاسەوارێکی خراپێ بێ و هۆکاری ئەو نەمانی پەروەردەیە چیە و بەچی چارەسەرەکرێ بەڕێز جەنابی مامۆستا مەلا نادرکانی کوردەیی زانای بەرجەستەی کوردستان میوانی بەرنامەکەمانە بێ بۆ تەوەریەکەم مامۆستاگیان سڵاوی خوای گەورەتان لێ بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە تەوەریەکەمی بەرنامەکەمان دوێنێ هەموو کوردستان لە هەستانی لە خەو بینەر و بیسەری ڕووداوێگە بوو کە گەنجێکی 18 ساڵ کارمەندێکی بەنزینخانە لەبەر 240,000 دەکوژێت و کۆمەڵی ڕووداوی تریش کە ئێمە ڕۆژانە لە مێدیا و زنجیرە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بیسەریە بین ئەمە چیمان پێ دەڵێ ئایا پەروەردەی ئێمە گەشتۆتە و ئاستەی کە خەڵکێک بەبێ هیچ بیرکردنەوەی لە داهاتوی خۆی لە دوا ڕۆژی خۆی لە قیامەتی خۆی بۆ 240,000 کە ڕێژەیەکی زۆر زۆر کەمە کەسێکی تر بکوژێت. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە بەڕێزت کاگریاس عفوان سەلاو ڕێزمان بۆ پەیام خوای گەورە ئەو پەیامە هەر بەردەوام کە ئینشاءالله. بەڵێ ئەم کێشانەی کە ڕوودەدەن لە هەرێمی کوردستان لە وڵاتی ئێمە لەم هەرێمە بچووکەدا کە قەبارەی کێشەکان زۆر گەورەترە لەگەڵ دانیشتۆکانی یان شتە سەیرەکان ئەو شتە سەیر و سەمەرانی کە ڕوودەدەن بەداخەوە دیارە لایەنی پەروەردەیی تەربیە جا تەربیەی دینی تەربیە ئەخلاقیەکە ڕەوشتی لایەنی ئیجتیماعی لایەنی سیاسی لایەنی اقتصادی ئەمانە هەموو کاریگەری هەیە
لەسەرەوەی کەوا ئەم کێشانە بۆ ئێمە دروست بووە لەسەرەوەی کەوا وەکو جەنابت ئاماژەت پێکرد لەسەر مەبلەغ و قیمەتێکی کەم کەسێکی گەنج و لاوێک دەکوژرێ دیارە ئەمە وەکو دەڵێ نمونەیەکە ئەگەر نمونەی ترمان زۆرە ئێمە وەکو مامۆستانی ئاینی کاتێک کە خەڵک معانات و کێشەی خۆی دێنێتە لای ئێمە زارێ هەندێک کێشە هەیە کە لایەنی ڕەوشتی و ئەخلاقی ئەمە شەرم دەکەین کە بۆ خەڵکی باز بکەین هەر لەلایەن لاوەکانەوە گەنجەکانەوە لەلایەن داد و خوشکەکانەوە لەلایەن ئەو پیاوانەی کە هاوسەریان هەیە و ئافرەتانەی کە هاوسەریان هەیە خیانەی زەوجی ئەمجا نەمانی کۆمەڵێ بەها و بنەما ڕەوشتی جوان لە ناو میلەتی ئێمە کە میلەتی کورد ناوبانجی بەوە دەرکردووە مەشهور بووکە لە ناو میلەتان زیاتر خاوەنی ئەخلاق و ڕەوشتی بەرز و میوانداری و ئەخلاقی جوان و چاکەکاری و ئاکار و ڕەوشتی جوان بەڵام لێرەدا ئێمە هۆکارەکەی دەجێڕینەوە بۆ کۆمەڵێ شت یەک لەوانە بەڕاستی دەبێ برین غیابی ئیسلام و مسلمانەتی ئەو ئیسلامی کە خوا دەوێت لە ناو پەروەردەی ئێمە لە ناو تربیەماندا لە ناو خوێندنگاماندا لە ناو دانیشگا و جامیعە و کۆلیژەکاندا بەشێکی کەم حتا لە سەرەتاییەکانیش دەکا وەخت خۆی پەروەردەی عێراق کۆمەڵێ بنەمای جوانی بۆ پەروەردەی منداڵەکان دانەبوو ئێستا نەماوە دەرسی ئاینی خەریکە نەمێنێ ئەگەر بژمێنێ دەبێت دەرس و وانەی پێنجەم بێ ئیترزاری وایە حتا کەسێک بیرێتەوە کە مسلمان و خەڵکێکی خاوەن ئیمانیش نەبێ جا لێرەدا ئێمە کێشەکە لە ئوسەر و لە خێزانی نییە بۆ نمونە دایک و باوکەکان ئاگادار نین کە کوڕەکانیان کچەکانیان چ دەکەن مۆبایلێکی گرانبەهای داوە بەدەستی بای 12 گەڵا و 13 گەڵا و حتا 20یش جاوا دەزانێ ئەمە دڵسۆزیە بۆ منداڵەکەی کاتێ منداڵەکەی دەبینێ مدمین بووە گەنجەکە مدمین بووە بە شەو بە ڕۆژ جاری وا تۆ لە مەجلیسێکی کۆمەڵێک خەڵکی لێیە هیچی ئاگای لێکتر نییە دوو قسە لەگەڵ یەکتر بکە دوو ڕاو شت لەگە یەکتر بگۆڕێتەوە هەر یەکەی وا خەریکە و سەری دوو لە ڕووی بەڕێستان نەوی کردو و خەریکی مۆبایلەکەیت و خەریکی پەپزی و خەریکی ئەنتەرنێت و فەیسبوک و بەداخەوە جامە دەیجێ وەردا ئەخلاق ڕەوشت کە کاریگەری تەئثیری کردووە لەسەر لایەنە سیاسیەکەی جاری وایە بۆ نمونە ڕۆژنامەنووسێک لەسەر یەک شت لەسەر یەک کۆمین دەگیرێ و ئازار دەدرێ و ئازار دەکرێ و هەروە دەشکوژێ زۆر مامۆستای بەڕێزی ئاینی کە دیفاع و بەرگری لە میلەت و لە خەڵکی چەوسا و ستەملێکراو دەکا دیارە لە زیندانی دەکرێ و یان مەسەلە ئیهانە دەکرێ و تەهوینی پێ دەکرێ لانی ئەمە سیاسیەکەی لانی ئەخلاقی دەبینین کە بەداخەوە ئێمە یعنی زاری وا هەیە معانات دێتە لایەمە لەسەر یەک تەلەفۆن پیاوەکە کە بە ئافرەتەکەی دیارە ئاشکرا بووە ئەمیان کۆمەڵێ منداڵی هەیە پیاوەکە ئەوی شێتی هەردووچیان خیانە زەوجیان کردووە زاری وای پیاوەکە کاتی تەلەفۆنەکەی چێ بوو دەی ئاشکرا دەبێ ئافرەتەکە پەنا دەباتە خۆکوشتن خۆسووتاندن جا بەداخەوە لێرەدا زیاتر ئافرەت ضەحیە ئەگەر پیا و شتیواژ بکات دیارە ئەو بە سەلامەتی لی دەردەچێت ئەمە لایەنی ئەخلاقی کەوا بەداخەوە مامۆستایەکی بەڕێزی قوتابخانە لەم ڕۆژانە دەگوت قوتابیمان هەیە کە سەفی شەشی ئیبتیداییە سەرەتاییە یعنی شتی سەیرمان لێگرتووە ئەمە بۆ دەگەڕێتەوە کە ئێمە بڵێن ئەوانەی کە لی مەسئولین مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان لەگەڵەوەش کە خەڵک مناستە مزگەوتەکان ئێمە هەندێشتی زاریوا چیرۆک و هەندێشتی باسی تەسکێ و هەندێشتی حتا وتارەکانی زاریوا بووە بە قەزیەکی سیاسی بۆ ڕوحی تەسکیە ڕوحی پەروەردە نە لە ناو مزگەوتەکانمان بەداخەوە دێڵێ من نە لە ناو پەروەردە وەزارەتی خوێندن و باڵا نە لە ناو مجتمع و کۆمەلگان لەناو بڕۆ ئەم هەتا ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد کە لە چەمسەماڵ بەداخەوە کە ڕوویداوە ئێمە بەڕاستی ئینسان جەرجی لەگەڵی ژان دەکا کە نمونەی وامان زۆرە لەلای ئێمەش و لە شوێنەکانی تر ئەمە بەڕاستی دەبێت پرسین لە کافتەریایەکان لە ئەو کەسانەی کە بڵین شوێنەکانی کە بۆ ئەو شوێنانە دانراون کە هیچ سەنسۆریان لەسەر نییە بەڵام ئەگەر مزگەوتێک ماڵێکی خوا دوعیشا کۆمەڵی گەنج و لا و مامۆستایەکی بەڕێزبێوێ دەرسوانەیان پێ بڵێ ئەویان مەمنوعە بەڵام کافتەریایەکان و بەڵام نێرگە لە خواردن و نێرگە لە کێشان و چیتر بڕۆ دوای نادیەکان و بارەکان و شەو ئازاد نەتاسیواقعی مامۆستایانی ئاینی کە خەمخۆری ڕاستەقینەی خەڵکن هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت ناچنە نێو خەڵکەوە ناچنە نێو بازاڕەکانەوە ناچنە نێو کافتریاکانەوە پەروەردەیەکی عەمەلی و کردداری خەڵک بکەن هاوشێوەی پێشەوای شەهید حەسەن بەنا کە دەچوە نێرگە لە خانە و شوێنەکانی تاوڵەکردن
پشکۆی ئاگری خستە سەر مێزەکە دەیوت چۆن لەم پشکۆ ئاگرە دەترسن لە ئاگری قیامەتیش بترس. مەبەستمەوەی بۆچی مامۆستایانی ئاینی تەنها مەدانی مینبەر و مزگەوتەکان بەجێ نایڵن و بچنە بازاڕە قەرەباڵخەکان پەروەردەیەکی ئابووری خەڵک بکەن، پەروەردەیەکی قیامەتی بکەن، هەتا بچنە مەحکەمە و دادگاکان و بچنە قوتابخانەکانە و بچنە کۆڵانەکانەوە پەروەردەیەکی دروستی ئەو خانمانە بکەن کە لە کۆڵاندا ئەرکی ڕاستەقینە خۆیانیان لەدەستداوە. مەبەستمەوەیە لەوە چێ خەڵکێکی زۆر ئەوەی کە کوشتەی دەستی تاوانە کۆمەڵایەتەکانەوەی کە کوشتەی دەستی خیانەت و جیابوونەوەکانە گوێ بۆ مامۆستای ئاینی ناگرێت لە تیڤی و لە مزگەوتەکانەوە، بەڵام مامۆستای ئاینی دەتوانێت لە بازاڕە لە نێرگەلەخانەکانە لە کۆڵانەکانە تەنان لە نێو پاسی گواستنەوە گشتیەکانیشدا پەیامی خۆی بگەێنێ هاوشێوەی بانکخوازانی ئەوروپا و وڵاتانی دیکە. بۆچی ئێوە ئەوە ناکەن لە کوردستان کە ئەبینن کۆمەڵگەکەتان بەرەو کۆمەڵگەیەکی داڕوخا و شیرازەپسا و هەنگاو دەهاوێ؟ دەستت خۆش بێ کاک ڕیاز، پرسیارێکی زۆر جوان بوو، منش پێم خۆش بۆ پرسیارە. بەڵێ دیارە ئێمە مامۆستایانی ئاینی پرسیارەکە زۆر جوانە. حەقوای ئێمە لە جوغزی مزگەوت بچینە دەرێ، مەسەلە بەس لە مزگەوت نەبین، بەس لە ماڵەکانی خوا نەبین، لە بازاڕەکان، لە کافتەریاکان، لە ناوباخسەکان، لە شوێنەکان، حتا لەسەر زادەوەکان بتوانین وەکو جەنابەت فەرمی داعوە بکەین و بانگەوازی بکەین. بەڵام ئێمە دەپرسین ئایا مامۆستایانی ئاینی ئازادن لەوە؟ ئایا ڕێگایان پێ دەدرێ ئاگە خوشکێکی بەڕێستی سەرپۆش بەسەر بێ لە شوێنێک داعوە بکا و خوشکان نەخۆی گرد بکاتەوە و خڕ بکاتەوە؟ ئایا ئەوە ئازادە؟ ئایا چەندەها ناو ناتۆرەی ناردرێتە دووی؟ یان ئێمە مامۆستایانی ئاینی گەبچین ناو باخێک تەنانەت ئەمن پارێکە هەندێک ئەوەم تەزیل دەکرد بۆ کەناڵی بانگەواز لە یەکێ لە پارکەکانی خۆمان هاتینێ قێمنیان گرت، بینەوە مام خەڵکە لەوێ بوو کەس قێوی نەگرت. بە من دەڵێ مامۆستا مەمنوع تۆ لێرە وتاری تەزیلکەی، وتمای بۆ ئەو هەموو خەڵکە مەمنوع نییە کە لێرە بەکەیف خۆی وێنە دەگرێ ئیتر قسە دەکا گۆرانی دەڵێ. بەڵام ئێمە دەپرسین کاک ریازی بەڕێز، ئایا مامۆستایانی ئاینی ناویان لێ ناندرێ؟ ئایا ڕێگەیان پێ دەدرێ؟ خۆیمە ئامادەین وەکو دڵسۆزێک وەکو خزمەتکارێک بچینە سەرجادەکان، بچینە ناو پارکەکان، بچینە حتا ناو باڕ و شوێنەکانی. بەڵام ئایا وەکو ئێمە ئێستا کۆمەڵی ناو ناتۆرە مەسەلە موچینە مامۆستا بڵێن ئەوە ئیرهابی بدەنە پاری، بڵێن مامۆستا ئازادی خەڵکی پێشێل دەکا، بەڵام ئەگە کەسێ بچێت لە ناو بازار و لەسەر جادا گۆرانی بڵێ ڕێگای خەڵکی بگرێ، ئەوە بەڕاستی مافی خەڵکو و ئازادی پێشێل نەکردووە. وەکو دەڵێ کەیل بیمیکالەینە، ئەمە دوو پێوەر و دوو تەرازوو هەیە. بۆ ئێمە بۆ داعوە و بانگەواز و مامۆستایان ممچینە کاک ریازی بەڕێز ئێمەوە لە مزگەوتەکان داعوەمان لێمەناع دەکرێەوە، مامۆستا حەق گۆیەکان دەمکوت دەکرێن، دەمگیر دەکرێن، دەمیان دەبەسترێ. جەنابەت دەزانی کە کۆمەڵی مامۆستای بەڕێز لەم شارە و لە شارەکانی تر لەسەر قسەی حەق و لەسەر داواکردنی مافی خەڵکی چیان پێ نەکراوە. بۆیە قسەکەی جەنابەت زۆر جوانە، پرسیارێکی چاکە. بەڵام ئایا ئێمە ڕێگەمان پێ دەدرێ؟ ئایا ئەگەر خوشکێکی بەڕێز، گەنجێکی لاوێکی بەڕێز بچێت لەسەر ناو پارچێک سرودێکی دینی ئاینی بڵێ ڕێگای پێ دەدرێ؟ بۆیە ئێمە ئەوەی جەنابەت دەڵێ کەم تەرخەمبووی نەمان کردووە. بەڵام ئایا ئەگەر بیکەین ئەو مافەی کە بە وێنەکانی ئێمە دەدرێ بە ئێمەش دەدرێیان نە؟ بۆیە لە جێگای خۆیەتی ئێستا بەدووە ئێمەش هەر لە مزگەوت نەبین، بچینە ماڵەکان، بچینە حتا کافتەریاکان، حتا بچینە ناو ئەو شوێنانەی کە پارکن، هەر شوێنەکن، بەڵام بەو مەرجەی کە ڕێگامان پێ بدرێ کە ئازاد بین، کە ئازادی بۆوان هەیە، ئازادی بۆ ئێمەش هەبێ. بۆیە بەڕاستی ئێمەش ئەومان پێخۆشە و حەقی وایە مامۆستایان هەموو زۆر باشە. بۆ بورە مامۆستاکەواتە ئیسلام چڕۆڵێک بۆ پەروەردە دەگەڕێتەوە یان گەڕانەوە بۆ ڕەسەنایەتی ئیسلام ئایا پەروەردە بەرەو پێشەوە دەبات؟ وەک دەزانین کە داگرتنی چەند مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر دەمکوتکردنیان کە دەزانین کاریگەریەکی باشیان هەبوو لەسەرم کۆمەڵگایە، ئایا ئەمانە چ کاریگەریەکی هەبوو بۆ پەروەردەیان بۆ تێکچوونی بنەمای پەروەردە لەم کۆمەڵگایەدا کە دەبینین چەند هۆکارێکی چەند ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدات؟ ئایا ئەمانە چ کاریگەریەکیان هەبوو؟ بەخۆی بەداخەوە ئەمەی کە لە وڵاتی ئێمە ڕوودەدا زۆر جاران هەر تەقالیدە لاسایکردنەوەیە. مەسەلە بۆ نمونە دەڵێن لە ئێمە لە خوێندن و لە سیستەمی خوێندن چاو لە ئەوروپا و نازەم لە سوید و لەکوێ دەکەین، بەڵام وەرە سەیری قوتابخانەکان بکە، وەرە سەیری کەوالیتی شوێنەکانی دانیشتنیان بکە. بەداخەوە بەڵێ کاریگەری زۆر بووە و مزگەوت ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لە پەروەردەی گەنج و لاوەکان. ئێمە پرسیارێک دەکەین، دەبینین ئەوەی کە دەچێ ئەو حاڵەتانە دەکات، کەسێک کە دەچێت خێزانی خۆی دەسووتێنێ و دوو منداڵی لەگەر دەسووتێنێ و سێ منداڵی لەگەر دەکوژێ و کەسێک کە ماڵ و منداڵی خۆی ئیبادەت دەکایەوە پەروەردەی مزگەوتە،
ئەوە لە مزگەوت پەروەردە بۆ دەبێن پرسیارە بکەین بەڵێ کەمکردنەوەی ڕۆڵی مزگەوت کەمکردنەوەی ڕۆڵی مامۆستایان کەمکردنەوەی پەروەردە لە خوێندنگاکان لە دانیشگاکان لە مەدرسەکان ئەمانە هەموو کاریگەری بووە بۆیە دەبێ لە ئیسلامدا کۆمەڵی کەس پیان هەن پیان دەوترێ ئەهلی حەل و عەقد ئالی حەل و عەقد ئەو کەسانن کەوا پیاوی مناسب لە شوێنی مناسب کە گوتراوە الرەجل المناسب للمەکان مناسب بەڵام لەلایە ئێمە هەمووی شەخسەنەتە هەمووی مەسلەحەتە هەمووی بەرژەوەندیە هەمووی حیزبایەتیە یعنی کەسێک ئەگەر زۆر بتوانە بێ زۆر بتوانێت پەروەردەی خەڵکی بکە زۆر بەڕاستی دەنجی بگا ئەو کەسە تاکیدین کە ئازاد نابێ بۆیە جیاکردنەوەی مامۆستایانی ئاینی کە بڵێن مامۆستا بەبەست باسی هەندێک نوێژ و ڕۆژ و ئەشتانە بکە بەڵام قەزایەی شؤونی مامۆستا و کاروباری مامۆستا و کاروباری پەروەردە لەوە گەورەترە بۆیە ئێمە دەبینین وەزارەتی ئەوقاف وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا وەزارەتی ناوخۆ کاروباری کۆمەڵایەتی مامۆستایانی ئاینی پیاوە ڕیشتبیەکان خەڵکی عاشار هەمووی لێ بەرپرسیارین چونکە ئەمانە ئەگەر بەڕاستی هەندێک شت دێتە لای ئێمەیان دەبینین یان بۆمان باز دەکرێت کە ئەگەر وا بڕوە سەیتەرە و کۆنتترۆلی ئەم میلەتە ئەم خەڵکە ئەم گەنجە لە خوشکان لە لاوان نامێنێ ئەو کاتی چێ زەرمەند دەبێ بۆیە کاریگەری مامۆستایانی ئاینی پەروەردە کە زیاتر پەروەردەیەکانە لە کۆمەڵگەدا کێ بەرپرسە ئایا من خۆم وەکو تاک خێزان و دایک و باوکم یا کۆمەڵگە یا دەسەڵات بە شێوەیەکی گشتی کاک ریاضی بەڕێز هەمومان بەرپرسین تاک بەلێ بەرپرسە وەکو گوتمان بۆ نمونە سانسۆرێک و یان ڕقابەیەکی چاودێریی چڕ و پرنیە لە ماڵەوە دایکەکە مەسەلە کوڕەکەی چ دەکا باوکەکە زۆر جاران باوکە لەبەر شؤونی دەرێ و کاروبار و جاریوە بازرگانی و حتا شتی تر ئاگای لە ماڵ نییە بۆیە تاک لێی بەرپرسە کۆمەلگا لێی بەرپرسە وەزارەتەکان لێی بەرپرسن مامۆستا و قوتابیەکان لێی بەرپرسن ئەو کەسانێک کە مڕەبی و خەڵکی پەروەردە دەکەن کەس نییە کە لێی دەربرسێ وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەی شیرین بەیانی کرد و باسی کرد کە کەس لێی دەرناچێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئێمە هەمومان پرسیارمان لێ دەکرێت پێشەوا و گەورەی مسلمانان دەسەڵاتداران پرسیاریان لێ دەکرێت مامۆستای ئاینی پرسیاری لێ دەکرێت مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانە پرسیاری لێ دەکرێت دایک و باوک لە ماڵەوە پرسیاری لێ دەکرێت کەواتە لێرەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسی نێشتەوە كلكم راع هەموو ئێوە وەکو شوانوان و هەمووشتان پرسیارتان لێ دەکرێت خوای گەورە لە قورئان دەفەرمێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا ئێمە نەکەن خۆمان دەبێت ماڵ و منداڵیشمان دەبێت دڵسۆز بین ئەمە دڵسۆزی نییە کە تۆ بایانی بانجی منداڵەکەنەکەی بۆ نوێژ بەڵام هەرچی شتی دنیا هەیبێ بۆی متەوەفیرکەی ئەمە دڵسۆزی نییە بۆ منداڵەکە کە تۆ شتەکانی دنیای هەموو بۆ دابینکەی بەڵام ئاگاد لە قیامەت و لە پەروەردە نەمێنێ بۆی من دەڵم هەمومان بەرپرسین بەڵام بەرپرسێتی تا بەرپرسێتی نیسبە و دەرەجەی هەیە پلەی هەیە بۆ نمونە مامۆستایەکی قوتابخانەکە مدیر و بەڕێوەبەرە ئەو زیاتر بەرپرسە ئێمەی مامۆستایانی ئاینی کە مینبەرمان ئەگەر هەبێ زیاتر بەرپرسین جەنابتان ڕاگەیاندنەکان ئەو ڕاگەاندنەی جەنابەت کە بەداخەوە لە کوردستانی ئێمە ڕاگەیاندنی هادیف خاوەن ئامانجدار نییە بەداخەوە کۆمەڵێ لەوانەی جەنابتان و هەندێشکە کە هەن پەروەردەین و لایانی پەروەردەی ئەگەرنا هەمووی خەریکە ئەم ڕەوشتە بەرزەی ئەم نەریتە کوردەواریەی ئەم بنەما جوانانەی کە لە ناو کورد و عاشاری کورد و هەبووە خەریکە نەمێنێ خەریکە لای دەدا ئیتر تەقالیدە و تەقالیدی ئەو لای دەکا ئەو لای دەکا ئەوروپای دەکا حتا فلیمە تورکیەکان یعنی کە ئەمانە زۆری کاریگەری هەبووە باشی عشق و غرامەت و حب و خیانەی زەوجی ئەمە هەموو کاریگەری بووە بەبەدەل لە چەند کەناڵێکی بەڕێزی وەک جەنابتان لەبەرەوە کە کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوونە چێ کۆتا پەیامی جەنابتان کۆتا ڕێنمایی جەنابتان بۆ دایک و باوک وەکو لایەنی یەکەم و پەروەردەی یەکەمی منداڵ یا تاک و دەسەڵاتی ژۆک و سەرۆک و بەڕێوەبەری و ئاراستەکاری کۆمەڵگە چییە لە نەمانی بنەما پەروەردەیەکاندا؟ وەڵا من دەستخۆشی لە جەناب دەکەم لێرەش داوا دەکەم لە سەرۆکایەتی پەرلەمان لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم لە وەزارەتەکان ئەوانەی کە بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکان لایەنە بەرپرسەکان مامۆستایانی ئانی تاک کۆمەڵگا مجتەماع هەر هەمومان بەڕاستی ئەگەر فریای ئەو میلەتە نەکەوین ئەخلاق و ڕەوشتی ئەو میلەتە خەریکە بەڕاستی بنەما ئەخلاقی و ڕەوشتە بەرزەکان و ڕەوشتە جوانەکانی کوردەواری لە ناو ئێمەدا نەمێنێ بۆیە هەمومان ئەمە لێرەدا
ڕوو دەکەم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەزەیەکتان بەو میلەتە دابێتەوە ئێوە هەر خەریکی بازرگانی مەبن خەریکی ئەوەش بنکەوە ئەم میلەتە بەڕاستی ئاگادار بن کە چی لێ بەسەر هاتووە باشە بۆ ئەم نیسبەی تەلاق برایەکی بەڕێزمان لە قەڵەمی تەلاقە لە مەحکەمەی هەولێر دەڵێ ڕۆژی وایە 25 حاڵی تەلاقەیە باشە ئەی چەند زەواج و هاوسەرگیری هەیە باب و باپیرانی ئێمە کە بەژنەوە بۆ کۆمەڵشتی شەرعیش نەبوو بەڵام ئەم هەموو نیسبەی تەلاق و لێکجیابوونەوە نەبوو بۆیە دەبێ هەمومان دڵسۆزانی ئەم گەلە ئەم میلەتە دەسەڵاتداران بەهانای ئەم خەڵکو و ئەم میلەتەوە بێن ئەگەرنا ئەو کاتێ هەمومان زەرەری لێ دەکەین و کەسیش لێی دەرناچێ و زۆر بەشمان تێدا سەرگەردان دەبین خی گەورە پاداشتی ئەوش بداتەوە دەستخۆشی بۆ پەیامی بەڕێستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیی زانایی ئاینی زۆر سپاس کە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆکانمان لا شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ڕیسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان باز لەو ڕێکارە یاساییانە دەکەین کە بۆ بردنە دەرەوەی ئۆتۆمبیلی کەسی واتە شەخصی بۆ دەرەوەی وڵات و بەتاوی بۆ کوردستانی بۆ وڵاتی ئێرانە کاریەکێک لە ئێمە بەهۆی ئەو کرانەوە بەرچاوی هەم لە ڕووی مادیەوە بەرەڕووی ئێمە کراوەتەوە پێمان خۆشەکە ئۆتۆمبیلی کەسی خۆمان بۆ گەشت و گەڕان و چارەسەرە پزیشکیەکانمان بەڕێ ببینە کۆماری ئیسلامی ئێران. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسەوە ئەو ڕێکارانە کامانن و ئەو مەرجانە چین کە پێویستە هەم لە ئۆتۆمبیلە هەم لە کەسی خاوەن ئۆتۆمبیلدا هەبن. میوانداری زۆر بەڕێز سیاوەش ئارماڵ بەڕێوەبەری کۆمپانیای تاراسپێر بۆ پێدانی تابلۆ بە ئۆتۆمبیلی عێراقیمان کردووە. بەڕێز سیاوەش
ئەم کاتت باش سوپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمە دبەخشی. سڵاو و ڕێزمانەیە بۆت ماندوو نەبن سپاس بۆ دەرفەتە سڵاومان هەیە بۆ ئێوە و بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان لە خزمەتانم. ئەو ڕێکارە یاساییانە کامانن کە پێویستە لە ئۆتۆمبیلدا هەبن بۆ بردنە دەرەوەی بۆ کۆماری ئیسلامی ئێران. خەڵک لە کوردستانی ئێران کوردستانی عراق لە شوێنەکان دەبێ سەردانی بەڕێبەرایەتی گومرگ بکەن پێش هەموو شتێ دەبێت دەفتەری گومرگ وەربگرن لەوێ و هەروەها دەبێت ئۆتۆمبیلی کە دەبرێتە ناو ئێرانەوە دەبێت بە ناوی ئەو شخصی خۆیەوە بێت و لەگەڵ ڤیزای تایبەتی ئەو شخصە و لەگەڵ هەندێک بەڵگەنامەی تر کە دەبێت بە سنوورە فەرمیەکانەوە بێتە ناو ئێرانەوە و ئەو سنوورە ڕسمی و نێودەوڵەتیانەش حاجی عومەران لە مەریوانەوە باشماخ و لە پەروێزخانەوە ئەو سێ سنوورە هەیە کە دەتوانن لەوێەوە ئۆتۆمبیل بهێنە ناو ئێرانەوە و لێوە کۆمپانیای بیمە هەیە ئەو کاتی کە دێنە ناو ئێرانەوە خەڵک دەتوان زۆر باسانی ئیش و کارەکانیان تێپەڕێنن. دەبێ بەڵگەنامەی ڕسمی و ئەسلیان هەبێ هەم بۆ خۆیان و هەم ئۆتۆمبیلەکانیان. زۆر باشە بەڕێز سیاوەژ لە چیەوە دەست پێ دەکات و داواکاریتان چییە بۆ هاوڵاتیانەی کە دەیانەوێت با سیاری خۆیان سەفەر بۆ وڵاتی ئێران بکەن؟ من چند مطلب رو میخوام خدمتتون من چەند خاڵێکەیە کە بۆتان باس دەکەم. هاتنە ناو سیارە عێراقیەکان بۆ ناو خاکی ئێران بە پێچەوانەی وڵاتەکانی تر ڕوودەدات. لە هەموو وڵاتەکانی ترە ڕێکەوتنێک هەیە دوولاینەیە کە وڵاتەکان پێکەوە ڕێکەوتنێکیان هەیە. ئەم ڕێکەوتنانە هۆکارن بۆی کە خەڵک زۆر بە ئاسانی دەتوانن و بە تێچوویەکی کەمتر بێنە ناو وڵاتەکانی یەکترەوە. بەڵام بەداخەوە وڵاتەکان لە ناو ئەم ڕێکەوتنەیانین واتە هەردوو وڵاتی ئێران و عێراق لە ناو ئەم ڕێکەوتنەیانین و ئۆتۆمبیلەکانی عێراق و ئێران بە وەکو کاڵایەکی بازرگانی سیر دەکرێت نەک وەکەوەی کە ئۆتۆمبیلێک هاوردە بکرێت یا وەکو کەسێک کە دەیەوێت ئۆتۆمبیلەکەی لە تورکیا یا لە وڵاتێکی تری ئەوروپاوە بێنێتە ناو وڵاتەکانی ترەوە. ئەوەی کە گرنگە بیمەیە واتە ئەگەر بێت ئۆتۆمبیلێک ڕووداوێک تووشی ڕووداوێکی هاتوچۆ ببێت ئەو کاتە چۆن دەبێ قەرەبووی بۆ بکرێتەوە. خەڵکی کوردستانی عراق کە دێنە ناو ئێرانەوە دەبێ بۆ ئۆتۆمبیلەکانیان گەرانتی هاتنیان دابنێن واتە دەبێ دوجار کاتی گەڕانەوەیان گەرانتیان هەبێ بۆی کە دوجارە من ئۆتۆمبیلە بگەڕێنەوە بۆ ناو خاکی عراق. زۆر باشە ئەو ئۆتۆمبیلانەی کە هێڵی سووریان لەسرە و حکوومەتی ئێران ڕێنادا داخلی وڵاتەکەی بن کامانن کە هاوڵاتی کوردستانە و خاوەنی ئۆتۆمبیلە بێت. ببوورە گەر بکرێت دووبارە پرسیارەکەت بکەیتەوە. فەرمە دووبارە پرسیارەکەم لێ بکە. ئەو ئۆتۆمبیلەی کە مەمنوعە بێتە نێو خاکی ئێرانەوە کامەیە؟ زۆر باشە لە ڕاستیدا هیچ سنوورێکی دیاریکراومان لەسەر ئەوەی کە چه جۆرە ئۆتۆمبیلێک بە تایبەتی لە ڕێی چەند پستۆن بێت چەند ئایا 6 پستۆن بێ یا 4 پستۆن بە هیچ سنوورێکی دیاریکراومان نییە. تەنها قسەمان لەسەر ئەو ئۆتۆمبیل ئەمریکیانە هەبوو کە ئۆتۆمبیلێکی تازە نین قسەمان لەسەری هەبوو بەڵام بە زۆری ئەوانە دێنە ناوە کە ئۆتۆمبیلی شخصی وە سوارین واتە لە وەک خۆماڵی دێڵین قەمەرن و هەندێک لە ئۆتۆمبیلە گرانبەهاکان وەکو بێنزی ئێنس پۆرشی هەندێک لەوانە کە سنووریان هەیە بۆی کە بتوانن بێنە ناو خاکی ئێرانەوە لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران سەرقاڵە لەسەر سەرقونسولیە وڵاتانی کە ئۆتۆمبیلانەیان هەیە بۆی کە ئێرانیش بتوانێت مامەڵەیان لەگەڵ تا بکات بیانە ناو خاکی ئێرانەوە بە تایبەتی ئۆتۆمبیلە ئەمریکیەکان و ئۆتۆمبیلی بێنزی ئێس.
زۆر باش ئێوە چۆن ئاسانکاری بۆ هاوڵاتیانەکەن کاتێککە بە سیاری خۆیان سەردانی ئێران دەکەن بۆ وا تێچووی پارەیان چەندی تێدەچێت ئێوە چۆن یارمەتیانیان بۆ ئەوەی شارزایی ڕێگاوبانەکانتان ببن کە نەتوانن کە مەودای تیژڕەویەکەیان پێ بڵێن بۆی هەندێک ئۆتۆمبیل هەیە کە شارزانیە لەوانەیە بە تیژڕەویەکی زۆر لێ بخڕێت و دواتر پارێکی زۆری بۆ بێتەوە ئێوە چۆن دەتوانن هاوکاری ئەو هاوڵاتیانە بکەن چۆن ئاسانکاریان بۆ دەکەن زۆر باشە ئێمە عادەتەن ڕێگەیەکمان داناوە لەوەی کە ڕقمێکی واتساپمان داناوە ئەوانەی کە دەیانەوێ بێنە ناو ئێرانەوە پێشەوەی کە بێن دەبێ بەڵگەنامەکانیان بنێرن بۆمان بۆی کە ئێمە ئەو بەڵگەنامانی کە پێوەستن بە بیمە و گەمرگەوە هەموو ئەمانە پێشەوەی کە ئەوان بێن ئێمە بۆیان بەڵگەنامەکانیان بۆ تەرتیب بکەن بۆی کە کاتێک کە دێنە ناو سنوورەوە کەمتر چاوەڕوانی بکێشن لەوێ ئێمە تقریبان تێچووی 130 بۆ 140 تا 150 دلار بۆ هەر ئۆتۆمبیلێک تێچێ چونکە بیمە بە پێی جۆری ئۆتۆمبیلەکە دەگۆڕێ بەڵام زۆرترین تێچووی 150 دلارە بەڵام لێرە نزیکەی 300 دلاری تێچێ ئەم جیاوازیە بۆچی چۆن؟ لێرە نزیکەی 300 دلاری تێچێ ئەو مەسەلەی تیژڕەویە و سزادانە کرێی بردننی ئۆتۆمبیل لێرە 300 دلار لە خاوەن ئۆتۆمبیل وەرزۆرگیرێ ئەم جیاوازە سیرکە ئێمە چەند بەشێکمان هەیە لەو تێچووی کە تی دەچێت لە کاتێکە ئۆتۆمبیل دێتە ناوە یەکێکیان تایبەتە بە بیمەواتە گەرنتی کەسی سێم لە ناو سیارەکەیە کە تقریبان 25 تا 35 دلار تەنها بۆ بیمەی کەسی سێم لە ناو ئۆتۆمبیلەکەیە دەبێ بیدات بەشێکی تر لە مەسروفاتەکان تایبەتە لەسەر گەرنتی هاتنەناوەوەی ئۆتۆمبیل کە دەکاتە 100 دلار بەشێکی تر لە مەسروفاتەکە تایبەتە بە ڕقمی یا تابلۆی ئۆتۆمبیلەکە تقریبان دەکاتە 25,000 دینارێکی ئێرانی کە ئەوە پۆلیسی هاتوچۆی ئێران وەری دەگرێت بەڵام لە کاتی گەڕانەوەی ئۆتۆمبیلەکان هەزینەی یا بتێچووی مەسروفی بنزین شتێکی دیاریکراو هەیە لە ئێرانە تقریبان دەکاتە 1000 دینار کە نزیکی 100 دینار دەکات کە وەکو غەرامەیەک دانراوە هێندەی تەنکیەکی بنزینی سیارەکە کە ئەوە تایبەتە بە کۆمپانیای نەوتەوە چونکە ئەمە پەیوەستن بە 4-5 ناوەندی سەرەکیەوە بۆ تێپەڕاندنی کارەکانتان کاتێک شۆفێری عێراقی لە سنووری ئێراندا تووشی ڕووداوێکی نەخوازراوە دەبێت ئایا مڵکی گشتی پێشێل دەکایە مڵکی گشتی تێک دەدا یاخوا نەخواستە هاوڵاتیەکی ئێرانی بریندارەکە یان بوونە دەیکا بە ژێر ئۆتۆمبیلەکەی ڕێکارە یاساییەکان چین بەرامبەر بە هاوڵاتی عێراقیەکە زۆر باشە پرسیارێکی زۆر باشە چونکە هەندێک لە زانیاریەکانی خەڵک لەسەر بیمەی ئێران لاوازە بۆی کە خەڵک باشتر تێ بگەن ئەگەر خوا نەکردە سیارەیەکی عێراقی یا سیارێکی کوردستانی لە ناو خاکی ئێرانە دای لە ئۆتۆمبیلێکی تر وە خەتابار بوو یاخود خوا نەکردە لە کەسێکی یاو کوشتی کە لەمە زیاتر نییە ئێمە بیمەی کەسی سێیەم هەموو ئەو تێچوانە دەدەین واتە هەموو تێچوەکەی لەو کەسی کە کوشتیەتی یاخود ئەو ئۆتۆمبیلەی بەرامبەر کە تێک شکاوە هەموو ئەوانە ئێمە خۆمان تێچوەکەیەگری ناستەوە بە پێ و بیمەی کە لە کەسی سێمە دیاری کراوە ئەگەر ئۆتۆمبیلەکەی خۆی تێک شکابێت و ئەگەر سیارەیەکی تر لی دابێت کەسی عێراقیەکە دەتوانێت لە بیمەی سیارەی ئۆتۆمبیلی بەرامبەر کە خەتابارە ئۆتۆمبیلەکەی خۆی پێچاک بکاتەوە ئێمە زۆر تەئکید لەوە ئەکەینەوە ئەگەر خوا نەکردە ئێوە تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوون و خەتابار بوون ئێمە وەکو بیمە هەموو تێچوەکانی بەرامبەر ئەگری ناستەوە وا بیمەیەکی ترمان هەیە کە پێ دەڵێن بیمەی با بڵێن هەیکەلی یا جسمی ئۆتۆمبیلەکە کە ئەوەش تێچوویەکی کەمی تێچێت لە کاتی چوونە ناوە کە ئەگەر هاتوو بەرپرسیارەتی خۆت لە ڕووداوی هاتوچۆیان کەوتە ئەستۆی تۆ ئەو کاتە هەمان بیمە جارێکی تر دەتوانێت تێچووی سیارە چاکشکردنی ئۆتۆمبیلەکەی خۆشت بگرێتە ئەستەوە
ماوەی مانەوەی ئۆتۆمبیل یا شۆفێرێک لە کۆماری ئیسلامی ئێران چەندە؟ یان بۆ مەبەستمەیە هیچ کاتێکی دیاریکراو هەیە بۆ مانەوە و دەرچوونی ئۆتۆمبیل و خاوەنەکەی؟ یەکەمین شتێک کە بۆ مانەوەی شۆفێرێک لە ناو خاکی ئێراندا زۆر گرنگە ماوەی ڤیزای ئەو کەسێک کە خاوەنی ئۆتۆمبیلەکەیە. بۆ نمونە ئێمە هەمانە ڤیزاکەی 6 مانگە یاخود 1 ساڵە، ئەمە دەبێت لە ماوەی 1 مانگە بگەڕێتەوە. بەڵام ئێمە ئەتوانین بە جۆرە لە جۆرەکانەوەی کە ڤیزاکەیان بەو شێوازەوەیە وا تەرتیبیکەین بۆ ماوەی 91 ڕۆژ بمێنێتەوە لە ناو ئێران، بەڵام دەبێت مانگی جارێک خۆی بە پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکان بناسێتەوە بۆی کە تابلۆ ئۆتۆمبیلەکانی بۆ نوێ بکرێتەوە، چونکە ئەو تابلۆیە بۆ ماوەی 1 مانگ پێی دەدرێەوە موەقەتە. بەڵام ئێمە دەتوانین خۆمان پێداویستیەکانی تری لە ئەوراق و ئەوەی کە پێویستە بۆ ماوەی 91 ڕۆژەکە بۆی تەرتیب بکەین. کەواتە ئەو تابلۆیی لەکوێ بۆ نوێ دەکرێتەوە کە بەڕێز داماژە بەوە دەکەی ئەگەر کاتەکەی لە ماوەی مانگێک زیاتر بمێنێتەوە دەبێت تابلۆکەی بۆ نوێ بکرێتەوە و ئەگەر ئاماژەشمان پێ ئاماژە بەوەش بێ بزانین کە ئەو ئۆتۆمبیلانەی داخلی ئێران دەبن لەکوێ ڕقەمیان پێ دەدەن تابلۆیان پێ دەدەن بزانین بۆی دواتر کە نوێی دەکەنەوە دووبارە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە ژمارەکەی تێدا وەرگرتووە تابلۆکەی تێدا وەرگرتووە یان ئەوەیە بۆ نمونە کەسێک لە شارێکانی نیشتەجێ دەبێت لە تارانی نیشتەجێ دەبێت یان لە شارە کوردیەکان دانیشتەجێ دەبێت ئایا دەبێت تەنها لەو شوێنە دەتوانێت کە تابلۆکەی وەربگرێتەوە یان نوێی بکاتەوە یان دەبێت بگەڕێتەوە بۆ هەمان شوێن کە سەرەتا تێیدا تابلۆکەی وەرگرتووە؟ اگر که تصمیم داشته باشن ئەگەر کە بڕیاری دابێت تابلۆکەی تازە بکاتەوە ئەتوانێت لە کاتێک کە دێتە ناو ئێرانەوە دەبێت پێمان بڵێت ئێمە دەمانوێت 2 مانگ بمێنینەوە یا 3 مانگ بمێنینەوە بۆی ئێمە هەر لە سەرەتاوە نووسراوێکی لە گومرگی سنوورە پێی دەدەین بۆی کە ئەتوانێت لەو کاتەیە لە هەر پارێزگایەک بوو لە شماڵ بوو لە مەشهەد بوو لە ئەسفەهان بوو لە بەندەر عەباس بوو لە هەر خاڵێکی ئێرانە بوو بتوانێت سەردانی پێدانی تابلۆ لە پۆلیسی هاتوچۆ بکە لەوێ بۆ نووسراوی کە ئێمە لە سەرەتا پێمان داوەتوانێت تابلۆکەی بگۆڕێت. زۆر باشە. ئایا بۆ هاتنە نێو کۆماری ئیسلامی ئێران مۆڵەتی نێودەوڵەتی پێویستە بۆ شۆفێر یا ئەو مۆڵەتەی کە خۆی هەیەت یا ئەوەی کە لە نێوان حکوومەتی ئێران و دەوڵەتی کوردستانە ڕێکەوتن لەسەری کراوە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە قانونێک یاساکانی ئێران تاکید لەوە دەکاتەوە دەبێت گەواتە گەواهینامە یاخود ئەو مۆڵەتی شۆفێریەکە نێودەوڵەتی لە ناو ئێرانە حتمما قبول کرابێت. بەڵام ئێمە زۆر لەو بارەیەوە زۆر بەجددی نەمانگرتووە. خەڵک دەتوانێت هاتوچۆ بکەن و تا ئێستا کێشەی کێوتۆمان نەبووە و ئینشاڵڵا کێشەشمان نابێت. بەدەر لە ڕێکارە شخصیەکانی من وەکو شۆفێرێک کە پێویستە بیگرمە بەر بۆ ئۆتۆمبیلەکەم و بردننی بۆ نێو کۆماری ئیسلامی ئێران، ئایا هیچ ڕێکارێکی وەکۆڵی هەماهەنگی نێوان حکوومەتی کوردستان و حکوومەتی ئێران هەیە کە بەدەر لە من ئەوان خۆیان ڕێکەوتن بکەن مەبەستمێ ئەو ڕێکارە یاسایانە چین کە لە نێوان هەردوو دەوڵەتدا پێویستە بگیرێنە بەر؟ ببینین الان سیرکە ئێستا ڕێنماییەکانی هاتنەوە بۆ ناو ئۆتۆمبیلی کوردستان بۆ ناو خاکی ئێران نزیکی 3 تا 4,000 ئۆتۆمبیل ساڵانە هەیە. زۆر لە ڕێگەی سورعات و یا با بڵێن دانانی تێچووەکان زۆر دیاریکراو نییە. بەڵام من لە کۆبوونەوەکاندا چەند جارێک پێشنیارم کردووە کە گومرگی جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن پێکەوە ڕێکەوتنێک بکەن کە زۆرێک لەم تێچوانە کەمتر بکرێنەوە. بۆ نمونە ئەتوانن لە کاتی کە دێنە ناو سنوورەوە بۆ نمونە جاری وایە 4 بۆ 5 کاتژمێر خەڵک ڕادەگیرێ لەوێ بۆی کە کاروبارەکەی تێپەڕێنرێ. بەڵام دەتوانن هەندێک لە ڕێکەوتنی تر لە نێوان دوو وڵات ئەنجام بدرێ بۆی کە بەتایبەتی ئەو کاتە زۆرەی کە کەسێک لە سنوورە بمێنێتەوە ئەو کاتەی بۆ بگەڕێتەوە ئەوەندە لە سنوورەکەیان نامێنێتەوە و پێویست بەو هەموو ماتەڵ بوون نەکات. بۆیە ئەمە پێویستی بە زیاتر قسەکردن و تێگەیشتنی نێوان دوو حکوومەتێ بەتایبەتی جمهوری ئیسلامی ئێران وەروەها حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. کاتێک ئۆتۆمبیلێکی ئێرانی زیان بە ئۆتۆمبیلە هاتووەکەی نێو عێراق دێ بۆ ناو خاکی ئێران یان بۆ منە زیانە گەێنێ بە ئۆتۆمبیلە عێراقیەکە،
لە بەرامبەردا هاوڵاتی و شۆفێری کوردستان ئەوەی کاتۆتە نێو خاکەکەوە چه مافێکی هەیە و چ مافێکی بۆ دەگێڕێتەوە؟ عادەتەن کاتێک کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوودەدات ئۆتۆمبیلە ئێرانیەکە ئەگەر خەتابار بوو پۆلیس دێتە ئەوێ و سیر دەکا بە پێ بەڵگەنامەکانی هەردوو لە وەردەگرێ سێری سەنەوی سیارەکەەوە مۆڵەتی بیمەکەی دەکات هەوێی بیمەکە پۆلیسی هاتوچۆ بە پێی ئەو بیمەیە کە هەیە چونکە لە ئێرانە زیاتر لە 20وەندا کۆمپانیای بیمە هەیە بۆی کە سێر بکە بزانێت کە لە سربەکەم کۆمپانیایە دەچنە ناوەندی پێدانی تێچووەکە کە ناوەندێکی تایبەتە بۆی کە ئۆتۆمبیلی خەتابار لەوێ لەگەڵ هەردوو ئۆتۆمبیلی عێراقیەکە و ئێرانەکە دەچنە ئەو شوێنەوە بە پێ و کارتی کە هەیەی کارتی بیمە تێچووەکە وەردەگرێتەوە. بەڵام ئێمە هەندێک ژمارەمان داوەتە ئەو خەڵکەی کە لە عێراقەوە دێنە ناو ئێران و لە هەر شوێنێک کارتوشی ڕووداوێکی هاتوچۆوە بن بۆی کە ئێمە 24 کاتژمێری لە خزمەتیانن وەڵامیان دەدەینەوە بۆی کە بەدەمیانەوە بچین. زۆر باشە بەڕێز سیاوە ژارماڵ کۆتا قسە و ڕێنمایی و پەیامی جەنابتان بۆ و کەسانەی کە ئۆتۆمبیل دەبەنە خاکی ئێرانەوە چییە؟ دوستانی کە بۆ ئەو هاوڕێ و خۆشەویستانی کە بە ئۆتۆمبیلەکانیان دێنە ناو ئێرانەوە با یەکەمان ئەم تەمەنامیان لێ هەیە داوایان لەکەین کە لە ڕاستیدا لە ڕێنماییەکانی هاتوچۆدا لە ڕووی چابلۆکانی هاتوچۆ واروها کامێرە چاودێریەکانی تیژڕەویەوە بۆی کە غەرامەیەکیان لە ئەستۆ نەگرێن هیچ غەرامەیەکیان بەسەران نەسەپێنرێت هەندێک ڕێنمایی تایبەتی کۆماری ئیسلامی ئێران هەیە بۆ نمونە حیجاب لە ناو ئۆتۆمبیلەکان لە ئێرانە واجبە و دەبێ حتمما پابندی حیجابن وەروەها بەکارێنانی خواردنەوە کحولیەکان لە ئێرانە قاچاخە دەبێت ئەو ڕێکارانە بگرنە بەر و بەپی یاساکان ئێران بجوڵێنە و چکەوانە ڕوبڕووی سزا دەبنەوە جگە لەمانە هەندێک سزا هەیە کە سزای هێزە ئەمنیەکانی ترە. زۆر سپاس بۆ بەڕێز سیاوە ژارماڵ بەڕێوەبەری کۆمپانیای تاراسپێر بۆ پێدانی مۆڵەت و تابلۆ بە ئۆتۆمبیلی عێراقی کە لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانەوە میوانی تەوەری دومی بەرنامەکەمان بووی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز کۆمەڵێک گەنج لە هەڵەبجەی تازە هەڵدەستن بە هاوکاریکردنی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بە تایبەت ئەوانەی کە تووشی نەخۆشی دەرونی بوون هەستاون بە هاوکاریکردنیان و بردنیان بۆ لای پزیشکی دەرونی کە لەم بارەیەوە راپۆرتێکمان بۆ ئامادەکردوون فەرموون با پێکەوە بینەری.
ئەوەی کە بینیتان هەوڵی کۆمەڵێ مرۆڤ دۆست و ژیان دۆستی قەزای شارەزورە بۆ سەر لە نوێ گێڕانەوەی بەشێ لەو مرۆڤانەی کە کۆمەڵگە دوورە پەرێزی خستون کۆمەڵگە وەدەری ناون لە خۆی بۆ جارێکی ترهێنانەوەیان بەس بۆ سەر شانۆی ژیان و ژیانکردن کە بەڕاستی نمونەی ئەو گەنجانە مایەی شانازی و گەورەیە بۆ کۆمەڵگە و ئومێد دەکەین نمونەیان زۆر بێ بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی گروپی ساتێک لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکان میوانداری زۆر بەڕێز بەختیار محەممەد ئەندامی ستافی گروپی ساتێ لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکانمان کردو لە قەزای شارەزورە و کاک بەختیار سڵاوی خوارد لێبێ و سپاس بۆ هەبوونی ئێوە. سڵاوی خوا لە ئێوە زۆر سپاس بۆ دەرفەتە بە خێراتنتان دەکەم بە خێراتنی ئەم تیمە بە ڕێزەکەم کە لە شاری سلێمانیەوە هاتوون بۆ هەڵەبجەی تازە بۆ گەیاندنی دەنگی پەپولە بێنازەکانی شار وڵات بە کەسانی دڵسۆز بە کەسانی پەیوەندیدار لاینی پەیوەندیدار. یاخوان نمونەتان زۆر بێ کاک بەختیار ئینشەڵڵا هەمیشە هەبن بۆ کۆمەڵگە ئێوە خۆتان ئیش و کارتان چییە مەبەستمەوەی بژێوی ڕۆژانتان چییە کە دەستیشتان داوەتە کارێک کە بەڕاستی لەوەچێت لە ئاستێکی باڵادا پێویستە لایەن پەیوەندیدارەکان دەسەڵات پێویستێ. زۆر جوانە پرسیارەکە وەڵام من خۆم ڕاستی وەسای دوکانی لەفەم ئەو سێ برایش کە لەگەڵمانان کاکوالی و کاکهادی و کاک هەردی ئەوانیش وەسای گەچکارن لە پاڵ پیشەکەی خۆمانە هەستمان بەم ئازارەی ئەمان کرد ئێمەش هەڵساین بە دروستکردنی ئەم گروپە بۆ خزمەتکردنیان و بۆ پاکڕاگرتنیان و دووبارە بۆ گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا لە ڕاستیدا کارەکانمان شکر بۆخوا ئەنجامی هەبووە. کاک بەختیار ئێوە کێ هاوکاریتان دەکات کێ دەستگیرۆیتان دەکات یان هەر ئەوەیە تەنها خۆتان هەڵەسن بە ئەنجامدانی ئەم کارە و ئەم کەسانە دەبنە لای دکتۆر و چارەسەریان بۆ وەرەگرن کێ هاوکارتانە لەم بوارەیە؟ لە ڕاستیە لە ڕووی مادی و معنەویوە تەنها خۆمانین لە ڕووی جلوبەرگەوە کەسانی ئەو کەسانێک کە جلەکانیان هەیە بەکاری ناهێنەوە ئەو جلانەمان بۆیەنن ئێمەش بەکارێنین بۆ نەخۆشەکانەوە لە ڕووی مادیەوە بەخوا هیچ کەسێک دامی نەکردوین تا ئێستا لە ڕاستیشە عیلاج و خەرجەکانیان زۆر زۆر ناڕەحەتە ئەرکە لەسەر شانمان بەڵام ئێمە شانمان دادەژێرە و ئەرکە بە پشتیپەنای خوای گەورە. سەرکەوتوو بن ئینشەڵڵا چۆن دەستان دەگات بەو کەسانە سەرەتا چیان بۆ دەکەن ئەتوان سەرەتا چیان بۆ بکەن یەکسەر بۆ لای دکتۆریانە بن لە ڕێگەی لە ڕێگەی پەیجەکەمانە پەیجێکمانەیە چەند ساتێک لەگەڵ خاوەن پێداویستێ تایبەتەکان ئەو کەسانە لە هەر شوێنێک بن لە هەر جێگایەک بن خەڵکانی دڵسۆز خەڵکانی ئەوانەیە کە ڕەحم و بەزەیی لە دڵیانە ماوە ئایان بینین لەسەر شەقامەکان لە شوێنە گشتەکان پەیوەندیمان پێوەکەن ئێمەش بە خۆشحاڵی واچینیان هێنین خزمەتیان نەکەین و عیلاجیان بۆ دابینەکەین جلوبەرگیان بۆ دابینەکەین لای خۆمان چەند ڕۆژ ئەمێنێتەوە لاگامان ئێستا حالی حاضر نەخۆشێکمان لایە ئیشەڵا ئەوشە بینە خەسخان. هەستەکەی دوورە پەرێزبوونی ئەم پەپولانەی کە جەنابەت ناودنان لە کۆمەڵگە تا چەند واز لە خۆیان بێنە تا چەندی پەیوەندی بە بێڕەحمی و بێمروەتی و بێبەزەیی کۆمەڵگەوە هەیە لەوەی کە کۆمەڵگە هەر لە سەرەتاوە بە ناوی کۆمەڵێ ناوی نەخوازراوی داونە تەپاڵ بە جاوێکی تر سەیری کردوون ینی بە جۆری لە جۆرەکان تەعامیل لەگەڵا کردوون کە لەگەڵ کەسی یاساییان نەکرابێ. زۆر جوانە ئێمە لە ڕووی ڕاستی کە ڤیدۆکانمانە بینی کە سوکاتیان پێکرا ناڕەحەتەکران لە کۆڵانەکانە لە بازاڕە ڤیدۆکانیان ئیهانیان پێکرا ئێمەش هەڵساین بە دروستکردنی ئەم گروپە عکسی ئەو کەسانەی کە ئاوا دڵڕەقن ئێمەش سۆزێک دەربڕین بۆ ئەمان بگەڕێنەوە ناو شار شکر بۆخوا توانیمان لە پای ئەو کارێکە کردومانە 14 حاڵەتا دەژێر دەستمان 14 حاڵەتەکە 2 حاڵەتیان گەڕاوتە ناو کۆمەڵگا یەکیان کاک عومەرە 42 ساڵ لە ماڵ بڕاوە ئێستا لە حالی حاضر لە ناو ئایلەی خۆیازی و کاک جەلالیشمان هەبووە ئێستا لە ناو بازاڕە کەسابەتە خۆمان شتومەکی بۆ نی شتومەکە فڕۆشی لە کۆڵانە ئەوەکانی کەیش هەر بەدەم دەستمانەوەی ئەوەی کە عیلاج پێویست بە عیلاج بکات چاک بێتەوە بەردەوامین لەگەڵی ئەوەشی کە پێویست نەکات بۆ نمونە هەر بەردەوام بێت لە ئەو وەزعی کە تایەتی جێگە و ڕێگەیان هەیەیان بە مەعەدەلی ئاگامان لێ ئەیان شۆرین خزمەتیانەکەین نایەڵین زۆر پیس و پۆخەڵ بن. زۆر باشە زۆر جار کە دایک و باوک ئەگەنە تەمەنێک منداڵەکانی خۆیان هەر بێزیان نایە بیشۆن و خزمەتیان بکەن بۆیە بە ناچاری فڕیانە دەنە خەڵوەتگەی پیری و خانەی بە ساڵات چوانەوە
مەبەستمەوەیە کە ئەوان بە جۆری لە جۆرەکان بێڕەحمانە ئەیان بن کە لە مەبەستم لە فرێدان ئەوە بوو کە ئەم منداڵانە هێندە بێ مرۆڤەتانە سەی دایکوا بکیانە بکەن. ئێوە کە کەسوکاری خۆشتان لەوەی کە زیندومان هەیە ئێستا کاک فەرهاد لە عەلوەقەی سلێمانیە وەزعی ئەوەیە ئەو هەمان ئەو وەزعەیە کە هەمان ئەو مەعاناتەیە کە بوو باسەکەی جەڵدە لێی داوە لایەکی شەلەرگرتوێتی ئێستا لە عەلوەکەی وەزعی زۆر خراپە. ئێوە چی بەو کارە مرۆڤ دۆستیە لە ڕوتانە سەگ و شتا ئاژی زۆر وەزعی خراپە. پاڵنەری ئێوە بۆ کارە مرۆڤ دۆستیە چیە کە هەموو لەشیان دەشۆن مووە زیادەکانیان لا بنیانی بە جۆرە لە جۆرەکان پاک و خاوێنیان دەکەنەوە و ئەو پیسی چڵکەیان پێوە لا بن. تەنها ئیمانی زیندووە تەنها ئیمانی زیندوو ئەگەر ئیمانی زیندوو نەبێ ئێمەش ناتوانین ئەو کارە بکەین. ئێمە پەروەردەی مزگەوتین لە مزگەوتان نوێژ ئەەکەین و عیبادەت ئەەکەین و لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییوە مرتاحنین ئەو کەسانە بەو شێوە ببینین. حەزمان نەکرد بۆ نمونە سنتەرێکی گەورە هەبوایە خزمەت بکران. ئێستا ئێمە خەسخانەی شەی سەلاحی موهەندیسمان هەیە وەزعەکەی زۆر خەتەرە کەسانێکی زۆری تایە بکرێت کەسەکان جیا بکرێتەوە ئەوانەی کە چاکە بنەوە خزمەت بکرێن ئەوانشی کە چاک نابنەوە حکومەت جێگەورەکەی تریان بۆ دابین بکات جیا بکرێنە لەو نەخۆشانەی کە علاج وەرەگرن. ئێستا هەردوو حاڵەتەکە لە خەسخانەی شەی سەلاحی موهەندیس تێکەڵ بووە. ئەگەر بکرێت حکومەت لایەنی پەیوەندیدار ئاورێکی جددی ئینسانی لەم کەسانە بداتەوە کە بۆ ئەوەی جێگەورەکان بۆ دابینکرێەوە ئەوانشی کە لە ناو شاران جێگەیان نییە نەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ چیتر نەبنە دەست ناڕەحەتکردنی دەستی ئەو کەسانەی کە یاریان پێکەن کاتیان پێ بەسەر بن حکومەت جێگەورەکان بۆ دابین کات حکومەت باوکی میلەتە ئەگەر بە دڵسۆزی بێتە پێشەوە ئەم خزمەتە بکە زۆر باشترە تا ئەوەی ئەوان لەسەر جادە و شەقامەکان بن. زۆر باشە کاک بەختیار ئایا ئەو کارە بۆ ئێوە کارێکی گران نییە یاخود بڵێن کارێکی قورس نییە بۆ ئێوە چونکە لەوانەیە ئەو جۆرە کەسانە پێویستیان بەوە بێت کە کەسێکتان لەگەڵا بێت دەروون ناز بێت کە بتوانێت بە شێوەیەکی ئاسان ڕایان بێنێت چونکە لەوانەیە هەندێکیان بەو ئاسانیە لەگەڵ ئێوەیان نێن کاتێکی زۆری بێت. ئایا ئێوە پێویستان بەوە نییە کە کەسێکی دەروون ناز لەگەڵتان نابێت بۆ ئەوەی بەباشی لەوان تێبگات لە دەرونی ئەوان تێدەگات؟ زۆر جوانە ئێمە داوامان کردووە کەس تا ئیساکێنە نهاتوتە پێشەوە داوامان کردووە کە دکتۆرێکی دەرونی خۆبەخش لە ڕووی دەرمان و لە ڕووی عیلاجەوە ئەمانە بگرێتە ئەسۆی فی سەبیلیلا بەڵام کەس نەبووە تا ئێساکێنە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەی جەنابشان و داوا ئەکەین لەو دڵسۆزانە لەو ئیماندارانە لەو خێر خوازانە کە هیچ نەبێ تەنها ڕەحمیان بجوڵێ لە بەرخوا ئەمانش ئینسانن ئەمانش مافی ژیانیان هەیە کارێکی جدیان بۆ بکرێت زۆر زۆر ئەرکی قسۆ سەرمان بەڵام ئێمە شان ماخسۆت بەرە ئەرکە هەتا بگەینە ئەنجام ئینشا ئەڵڵا. کەواتە ئێوە چۆن دەستان بەو کەسانە دەگات؟ ئایا خۆتان دەگەڕێن بە دوایاندا دەیان دۆزنەوەیانەوەی هاوڵاتی دێن پێتان ڕادەگەێنن؟ ئایا ئەم جۆرە کەسانە ببوورە تەنها لە قەزای شارە زورە هەیە یان ئێوە هەوڵتان داوە کە شارەکانی تریش بگەڕێن بۆ نمونە بچنە هەڵەبجەی شەید بچنە شارەکانی کە ئەم جۆرە کەسانە هەبێت؟ بەڵێ سنوور زۆر جوانە پرسیارەکە سنوورمان نیە ئێمە لە هەر شوێنێک پەیوەندیمان پێکرا بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەو سێ برا بە ڕێزەی خۆما لەگەڵ چەند کەسێکی ترا ئەویانیش بە پێی مەجای خۆیان هاتوون لەگەڵمانە ئێمە هەر بەردەوام بووین لە هەڵەبجەی شەید ڕۆشتین بۆ چەمچەماڵ ڕۆشتین بۆ هەڵەبجەی شەید بۆ نمونە هەڵەبجەی خۆمان لێتی بە معادلی ئاگامان لیانێ و لە ڕێگەی پەیجەکەمانە چەند ساتێک لەگەڵ خاوەن پێداویستێ تایبەتەکان ئاگادارمانەکەنەوە ئێمەش بە خۆشحاڵیەوە گەینە شوێنی بەبەست. زۆر باشە لە کاتی بردننی ئەم کەسانەیە ئیتر ئایا بۆ شۆردن بێت بۆ لای دکتۆری دەرونی بێت بۆ نەخۆشخانە بێت تووشی هیچ حاڵەتێک نەبوون کاک بەختیار کە ئازارتان بن چکە لەوانەیە هەندێکیان هەبن کە ئازاری بەرانبەر بن زۆر بە ناڕەحەتی لەگەڵتان نابێن ئێوە تووشی هیچ حاڵەتێکی لەو جۆرە نەبوونەتەوە؟ حاڵەتی ڕوبەڕووبوونەوەمان هەبووە بەڵام شکر بۆخوا زیانی گیانیمان نەبووە بەڵام هەر بەردەوام بووین کۆڵ نەدار بووین. کاک عومەرمان هەبوو لە ناحی عەربەت بە پشتیوانی کاک دابان مدیر ناحی عەربەت هاوکارێکی جددی کردین شکر بۆخوا ئێستا کاک عومەر لە پاش 42 ساڵ گەڕاوەتەوە ماڵی خۆی و ئێستا لە لای براکایەتی ئەو پەری خزمەت و حورمەتیەگرن. زۆر باشە ڕێکار و میکانیزم و پلانی ئێوە بۆ سەر لە نوێ نەگەڕانەوەی ئەم پەپولە ئاسایانە بۆ باری پێشویان چییە؟ مەبەستمەیە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی جلوبەرگەوە لەو شوێنی کە تایە ئاژین ئێوە چ بەرنامە و پلانێکتانەیە کە دوای چارەسەر دوای پاک و خاوێنکردنیان دوای ئەوەی کە ئاش دەبنەوە لەگەڵ کۆمەلگا خو نەگرنەوە بە خۆناغی پێشویانەوە؟
ئێمە هەر بەردەوامین بۆ نمونە ئەوەی کاک جەلالمان هەبوو ئێستا هەر بە دایمی خۆمان لەگەڵ بین ماڵەکەمان بۆ چا کردووە شکر بۆخوا ماڵی مەزبوطە مبەریدە و سەلاجە و شتمان بۆ دابین کردووە بە ڕۆژانە ئاگامان لێیان لە شتی ئەلوەی بۆ یەنی شتە فرۆشێ تەماتۆ پیاز و شتە فرۆشێ شکر بۆزعی باشە و ئەوانەی کەیش بە دایمی سەردانیان نەگەن ئێستا کە عومەر کە هاتۆ لە سەیسایق ڕۆشین بۆ سەردانی شکر عایلەیەکی بەڕێز عایلەیەکی زۆر چاک خزمەتێکەن و لە ناو عایلەکەی خۆیاتی کاک بەختیار ئەو کەسانەی کە ئێوە پەنایان بۆ بن و بڵێن هاوکاریانەکەن بۆ نمونە شوێنێکیان نییە کە تێیدا بحەوێنەوە چونکە دەزانین کە هەندێکیان تەنها لەسەر شەقامەکانن ئێوە تەنها یەکجار هاوکاریان دەکەن یان دوجار کە ئەم جۆرە کەسانە دەبن پاک و خاوێنیان دەکەن سەردانی پزیشکیان پێ دەکەن دوجار دەیان بنە کوێ کە سەرەتا ئەمان هیچ لانە و خانەیەکیان نەبووە هیچ شوێنێکیان نەبووە وەک دەزانین کە زۆربیان لەسەر شەقامەکان ئێوە دوجار چیان بۆ ئەکەن تەنها کێشەیە کە زۆر 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 ناڕەحەتە بۆ ئێمە ئەوەیە کە کەسەکان ساحب کەسەکان نزیکمان ناکەونەوە بۆ نمونە ئەو ڤیدۆ ئەو لایڤە کە ئەیکەینەوە لە پەیجەکە ئەچین بۆ شوێنەکە بۆ لای خاوەن پێداویستی تایبەتەکە لایڤێک ئەەکەینەوە زیاتر لە 200,000 نەفەر سەیرەکە کەسێکی دڵسۆزی نایەتە پێشەوە بۆ لە کاگە من ئامادەیم تایە ئەگەر ئەو کەسە دڵسۆزانە بێنە پێشەوە ئێمە دەستبەرداریان نابین عیلاجیان بۆ دەکەن چونکە لە خەسخانە ئەساسی خزمەکەی پێویستە ئەبێ خزمەکەی خزمێکی نزیکی بە دیاریەوە بێت سەرپەرشتی بکات تا ئەبرێتە شوێنی مەبەست لە شوێنی مەبەستیش زۆر جار قەرەباڵەخی دا ئێستا خەسخانەی شەی سەلاحی مەندی قەرەباڵەخێکی زۆر لۆدێکی زۆری لەسەرە ئەگەر بکرێت ئەم خەسخانە فراوان بکرێت ئەوانەی کە چاک ئەبن و جیا بکرێنەوە ئەوی کە چاک نابێت و جیا بکرێتەوە گومانی تیان نییە کە هیچ کەسیان لەسەر جادە نابێن و هەمویان دەبرێنە سەر ناو خەسخانەکانەوە کەواتە کاک بەختیار ئێوە چ داواکاریەکتان هەیە لە خێرخوازان لەلایەنی پەیوەندیدار چونکە دوجارەوە گروپێکتان دروست کردو و بەردەوام دەگەڕێن و بەدواداچوون بۆ ئەم کەسانە دەکەن ئەگەر بێت و ئەم کەسانش زۆر بن ئێوە دەرەقەت ناین ئێوە داواکاریتان چیە لەلایەنە پەیوەندیدارەکان لە خێرخوازان کە چیتان بۆ بکەن بۆی کاراسانیتان بۆ بکەن و هاوکارتان بن لە یارمەتیدانی ئەم جۆرە کەسانە واللهی چۆن مزگەوت ئەساسە چۆن خەستەخانە ئەساسە چۆن لە شوێنە خزمەت گوزارەکانی تر ئەساسە ئاوا شوێنێکیش بۆ ئەمان ئەساسە هەر ئەمان نین شەلل دەماخەکانمان زۆر بووە و ئەم خاوەن پێداویستی تایبەتانە زۆر بووە هەندێکیان ماڵ و عایلە لەگەڵ دەستیان بێزار بۆ ڕاستیە و هەندێکیان بۆ نمونە تەواو سواون لەسەر شەقامەکان ئەگەر بکرێت خێرخوازان لە جێگەی مزگەوت لە جێگەی قوتابخانە لە جێگەی خەسخانە شوێنێکی تایبەت بکرێتەوە بۆ ئەمانە لە ڕووی دینی و دنیاییەوە شتێکی زۆر زۆر باشە ئەمانیشی ترداچنە سەر شەقامەکان و کێشەیەکی ئەساسی ئێمەشەیە لێرە حکومەت تا ئیسا مۆڵەتێکی ئەوەی پێ نەداوین کە بۆ نمونە ئەم کەسانە یەنینە لای خۆمان دوو بەیانی ئەگەر خوا نەخوا شتێکی لێ لەژێر دەستمانە ڕوبەڕووی ڕێکاری یاسایی نەبینەوە ئەگەر حکومەت هەڵبسێت بە ئیجازەدانی ئێمە بۆ نمونە کە ئەو کەسانە یەنین ئیجراعەت و ڕێ قانونی دەکەوێتە سەر ئێمە کە لە ژوورەکەی خۆمان ئیسا بۆ نمرێت لە قانونی خۆمانە لامانەمێننەوە ئەگەر بکرێت ڕێنموناییمان بکەن یان ڕێکارەکانمان بۆ بگرنە بە بزانین چۆن چۆنی ئەو ئیجازە دەرفێ ئیجازەمان بۆ دەربێت و حکومەت هاوکارمان بێت بۆ ئەوەی چیتر ئەمانە نەبنە قوربانی دەستی ئەو دڵڕقانەی ناو کۆمەڵگای خۆمان بەڵێ هەر بەهۆی ئەو کەسە دڵڕقانەوە خەڵکانێکی ناهۆشیار و نابەرپرس و دوور لە بەها و پەروەردە جوانەکەی کۆمەڵگە بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لەوە چێ ئەم خاوەن پێداویستی تایبەتیانە ئەم پەپولانیان تووشی جۆرە لە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان هەر لە جگەرەوە هەتا سەروتر کردبێ لەو چواردە حاڵەتەی کە جەنابەت ئاماژەت پێکرد چەندیان ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان یەوە کامانن ئەو مادە هۆشبەرانەی کە خەڵکێک بۆ بەسەربردننی کاتێکی خۆشی خۆی شکر بۆخوا ئەو حاڵەتانەی کە لامانە هیچ لەو حاڵەتانەی لا نەبووە و تەنها ئیهمالکردنی کەسوکار بووە و تەنها دڵڕقی کەسوکار بووە کە ئیهمالیان کردوون هایشمانە ئەڵێ کاگە هەشتاکان بردوومە بۆ خەسخانە نایی بەمۆ چاک نابێتەوە دوورە لە ڕاستیەوە قسەکانیان ئیسا زانست پێشکەوتووە و عیلم پێشکەوتووە و دەتوانرێت بە زووترین کات عیلاج وەربگرێت و ئەو حەپوو دەرمانێکە ئێستا هەیە هەشتاکان نەبووە و هەندێکشیان بۆ نمونە ئەڵێن کاکە پێمان خۆش نییە کەسەکە هەر چاک بێتەوە حەزەکەینەوە بۆ ناڕەحەت دێمێنێتەوە ئێستا کەسمان هەیە لە لادێکانی شوار دەوری خۆمانایە چەندی جار ئاگاداری کەسوکارمان کردو وەرە کاکە بە هاوکارت بین بام کابرا لە ناڕەحەتی دەرکەین سستێکیان تیان نایەنە پێشەوە ئێمەش بە ناچاری مەجبورین واز بێنین ئەگەر
پێویست بە شۆردن بکە ئێمە هەرچین بە دایمیان شۆرین خزمەتیانەکەین بەڵام لە ڕووی ئەوەیە کە بێنە پێشەوە بۆ خەسخانە نایەن. کەواتە کاک بەختیارگەر کە سوکاریان ناڕازی بن ئێوە ئامادەی هەن تێدا نییە کە ئەو جۆرە کەسانە بەرن بۆ لای دکتۆر؟ نەخێرە چونکە لە ڕاستیدا لە خەسخانە لە خەسخانەکان کەسی نزیکێوێت ئێستا دوێنێ شەو لەگەڵ جەماعەتی هاوڕێیانی کەناڵەکان ڕۆشین بۆ خەسخانەکە ئەساسی پرسیاری یەکەمیان ئەوبووتی کاکە کەسی نزیکتە وتم ناخا ئێمە خێرخوازی ناتوین دەبەرخواتوین کەسی یەکەمێوێت چونکە تەسکەرەوێ شونازێوێت هەندێک مەعانات هەیە لە ڕێکاری قانونی و ئەوانش حەقی خۆیانە ئەبێ کەسە نزیکانی خۆیان بێتە پێشەوە. زۆر باشە کاک بەختیارەگەر ئامارە لا بێت تا ئێستا چەند کەستان بردووە بۆ لای دکتۆر و ئایا نەخۆشتان هەبووە کە چارەسەری تەواوی وەرگرت بێت یان تەنها ئەوەیە کە دەبێت بە بەردەوامی لەژێر چاودێری پزیشکدا بێت؟ بەڵێ تا ئێستا 14 حاڵەت هاتۆ دەستمان و دوو حاڵەتیان شکر بۆ خوا زۆر باشن کاک عومەر و کاک جەلال و ئەمەکانی تریش ئیشاءالله هەر بەردەوامە بین هەتا بگەینە ئەنجامەوە ئەوانشی کە جێگەوڕێگان هەیە بۆ نمونە لە جێگەوڕێگەی خۆیانە ئێمە هەر خزمەتیان نەکەین یەنینیان ئەیان شۆرین پاکیان نەکەینەوە تەسلیمی ئەو شوێنەکەی کە تیامان هێناوە بە دایمی ئاگامەلیانە. ئێوە شوێنێکی تایبەتان هەیە بۆ ئەوەی ئەو کەسانە بەرنە ئەوێ و پاک و خاوێنیان بکەن و بیان شۆن؟ بەڵێ خانێکی خۆم هەیە و خانم دابین کردووە ئاوی تایە کارەبای تایە و جلوبەرگی پێویستی تایە ئەوەی حەز بک بمێنێتەوە ئێستا حالێن دانێکمان لایە لە ژوورۆیە خزمەت دەکرێت ئەم بەیانە عیلاج و شتدا بێ عیلاجێ دێنێ چاوەڕوانی کەس و کارێکم بشکم خی گەورە دڵیان نەرم کات بێنە پێشەوە بیبینە خەسخانە ئەم شەو کەس و کارەکەی نادنێنا لە خەسخانە جێگیرمانەکرد. کاک بەختیارگیان یاخوا دەست خۆش بێ و نمونەی خۆت و ئەو سێ خۆشەویستەی تر هەمیشە زیاد بێ بۆ کۆمەڵگە بەڕاستیەوەی کە پێێستاون لەم سەردەمی بێڕەحمی بێوەتیە بەڕاستی شتێکی زۆر گەورەتان کردووە دەستان خۆش و بەڕاستی مای شانازین بۆ ئێمە دەستی ماندوو نەبوونتان ماندووبوونتان دەگوشین یاخوا نمونەتان زۆر بێ ئینشەڵڵا و دڵنیاش بن جەناب بەدەوە شانازیە کە فەرمووت من پەروەردەکراوی مزگەوتم و لە ئیمانێکی زیندووەوە سەرچاوی گرتووەمە ئەمە بەڕاستی کارێکی مرۆڤ دۆستی و ئەخلاق دۆستی و ژیان دۆستیە و پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم ئاماژە بەوە دەکات کە پیاوێکی بەدکرداری بەنو ئیسرائیل سەگێکی لە تینوێتی ڕزگار کرد خوای گەورە بەهۆی ئەمەوە لە کردارە خراپەکانیشی خۆش بوو خستیە بەشت. زانایان دەفەرمونە ئەمە قیاس بکرێتە سەر خزمەتی مرۆڤ ئاودانی مرۆڤێک هەتا خزمەتە دوایینەکانی تر ئەمە بەڕاستی گەورەی و شانازی هەم بۆ ئێمەی کورد هەم بۆ جەنابتان و قەزای شارەزور یاخوا نمونەتان زیاد بێ و هەر سەرکەوتوو بن و دەستان خۆش بێ. زۆر سپاس دواپەیاممان بۆ ئەو دڵسۆزانە کە لە هەر جێگە و لە هەر ڕێگەیەکن لە ڕێگەی پەیجەکەمانەوە چەند ساتێک لەگەڵ خاوەن پێداویستیە تایبەتەکان پەیوەندیمان پێ بکەن بە دڵخۆشیەوە بە دڵفراوانیەوە ئێمە لە خزمەتیانەوە گەینە شوێنی مەبەست. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار محەممەد ئەندامی گروپی چەند ساتێک لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست کۆی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.